ناوژوانێکی کورد پەرتووکێکی لەسەر یاساکانی یاری تۆڵۆپێ بە زمانی کوردی وەرگێڕان و ئامادەکردنی بۆ کردووە و بڵاوی کردەوە. فواد عومەر برادۆستی ناوبژوانی پلەیەکی عێراق و کوردستانە و هەڵساوە بە وەرگێڕان و ئامادەکردنی پەرتووکێکەوە سەرجەم یاساکانی یاری تۆڵۆپێی لە خۆگرتووە و نوێترین زانیاریەکانی تێدا تۆمار کراوە. دوایین گۆڕانکاریەکانی بۆ ڕۆژی 2021 بۆ 2022 تێدا ڕەچاو کردووە. لە مەراسیمەکەدا لە هۆڵی میدیا لە شاری هەولێر بە ئامادەبوونی بەرپرسانی وەرشی و ناوبژوان و ڕۆژنامەنووسان و هەوادارانی وەرشی فواد عومەر کتێبەکەی ناساند و وردەکاریەکانی باس کرد. پەرتووەکە حەڤە بەندی لە خۆ گرتووە و لە 277 لاپەڕە پێکاتوە. ناوەڕۆکی کتابەکە یاساکان تۆپی قوانین کوڕە القەدەم 2022 بە پێویستم زانی چەندین ساڵێکە یاساکان تۆپی لە کوردستانی خۆمان بە زمانی کوردی شیرینی کەم بوو. من ئەو دەرفەتەم پۆستەوە زیاتر لە 8 مانگ خەریکی نووسینەوەی بووم و ئامادەکرده بووم چونکە بینیمان کە بخۆم وەکو سەرەتا دروست بوونم لە کاری ناوبژوانی کتێبی یاسای تۆپی بە زمانی کوردی کەم بوو. هەمووی عەربی و ئینگلیزی بوو. ئەو دەرفەتەم پۆستە بوو ئەو کەسانێک کە بیانەوێتن یاسای تۆپی فێر بن یان چگە لە ناوبژوانان پێویستە یاریزانان و ڕاهێنەرانش ئەو یاسا بزانن. ئەو بوو 8 مانگ زیاتر نووسینە و وەرگێڕانە بۆ کرد تا تەواوم کرد تەنسیق لەگەر ئەنجومەنی فیدراسیۆنی نێودەوڵەتی تۆپی جیهانی بۆرد ئەو بوو کە ئەو گۆڕانکاران لە 2000 بۆ 2021-2022 هەیانە من گۆڕانکارەکەم بکەم کتێبەکەم بە ناوی 2021-2022 بکەم. ئەو کتێبە مەرج نییە تۆ بەس ناوبژوان بخوێنیتەوە. ئەو کتێبە هەندێک ئاسانکاری ئەوم لۆ کردووە بۆ نمونە بە وێنە کە تۆ باسی خاڵێک لە یاسای تۆپی کردووە چەند وێنێکم لەگەردانە بۆی ئەو کەسای بیەوێتن ئەو کتێبە بخوێنیتەوە لەگە وێنەکان بزانتن کە مادەکە باسی دەکاتن. ئەو جە مەرج نییە بەس ناوبژوان ڕاهێنەرە یاریزانە بۆ هەتا هاندەرانش پێویستە ئەو یاسا بخوێنە بۆی هەر چۆنێ بێت کەم و کوری لە ناو یاریگان کەم بنەوە.